من دەمێکە ئەو کافتریایم داناوە تقریبان نزیکەی 3 ساڵ دەبێ من وەچی کەلتورێکی قەدیمیم دانایە خەڵکانێکەیە دەمەوێت لە شارەکەم شتێکی جیاواز دروست بکەم خەڵکانێک بێن سەردانم بکەن منیش هیوایەتێکمەوە بوو کە بچم شوێنێکدا بنێم بە ناوی کەلتوری مشک صاف دەبێ منە لەبەرەوەی شوێنەکە فلکلۆریە یعنی بڕواناکەم کافتریای وەکو ئێرە هەبی ئەوە دڵت لێ خۆش بی هەموو شتەکانی فلکلۆریانی کە دێت وازانی دەگڕێەوە سەردەمانێکی ڕابردوو. I was with Jamal Neves for nearly 50 years. We spoke in German, but I think he taught me quite a few things about Kurdish culture and Kurdish people. That he left is a great loss. And what I try to do is now to find him in my memories, to find him in his work, by keeping touch with Kurds and Kurdistan. ئێستاش بیرەکەی مامۆستا جەمال کە بیری ئازادی و سەربەخۆییە بیری نەتەوەییە لە کوردستانە دەبێ برەوی پێبێرێ دەبێت خەڵکی کورد ئەو ڕێگەیە بگرێ تا سەربەخۆ و ئازاد بێت. دڵی گەورە لە سیفەتە جوانەکانی ئەوان بوو. فعالیتەکانی کاگڕەحیمی زەبیحی هونەرمەندێکی ناودار و خۆشەویست کە خۆشەویستی بێنێتە ژیانی خەڵکەوە کۆمەلگاوە بزە لەسەر لێوی مرۆڤی کورد نەماوە لەسەر کاگ ڕەحیمی زەبیحی یەکێک لە سینەماکارانی گەورەی کورد بوو بە بڕوای من کە بۆ خۆی یەک ڕوانگەی تایبەتی بوو ینی شێوازێکی زۆر جیاوازی بوو لە سینەما و لە تکنیکدا کە ئەو هونەرمەندەی بەڕاستی نەتەنیا لە نێو ملەتی کورد بە جیهانی ناسان. ئێمە وەک هونەرمەندانی شاری سلێمانی دەستە خوشکیبانە هاتوین بەشداری چلەی ماتەمینی کاگە کەیوان و کاگ ڕەحیمی زەبیحیەکەین. خەسارەتێکی گەورە بوون لە شاری بانەوە لە سینەماوە لە بواری شانۆ و دراما. وەکۆچەکەیت